بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە 189. زانیاریەکانت ساغ بکەوە. زاراوەکان دەستەواژەی گونجە و لە لیستەکە هەڵبژێرە. پرسیارەک چەند لایەکە؟ 4 گۆشە و 4 لای هەیە. ئەوە 4 لایە. 4 لا چەند لایەکە؟ 4 گۆشەی هەیە لەگەڵ 4 دانە لا. ئەوها کاتە وشەی 4 لا. پرسیاری 2 گۆشەی 4 گۆشە چ جۆرە گۆشەکە؟ ناوی گۆشەی وەستاو واتە 90 پلەیە. ئەوها سیمبۆلەکەشی هێمایەکەی زۆر جیاوازە لەگەڵ هێمای گۆشەکانی دی. هێمایەکە 4 گۆشەکی گچکەیە. ئەوها یان ئاوا کێشە نییە کووە یان ئاوا گۆشەکە لە هەر چێبی کێشە نییە. پرسیاری 3 سەرجەمی گۆشەکان لە چ 180 پلەیە؟ بێگومان لە 3 گۆشە. 3 گۆشە هەمیشە هەموو 3 گۆشەکان کە هەر 3 گۆشەکان کۆ دەکەمەوە هەمیشە 180 پلەیە. ئەو جە 3 گۆشەکە ئەوهابی هەر کووبی هەر 180 ئاواشبی هەر 180. هیچ ناگۆڕێ سەرجەمی گۆشەکان. پرسیاری 4 شێوەکان دادەنرێن بە ئەگەر هەمان پێوان و هەمان شێوەیان هەبێت. ئەو شێوانەی هەمان پێوان و هەمان شێوەیان هەبێ ناویان شێوەی جووت بوون. لێرە نووسرایە واتە وەکو یەکن هاوتا. شێوەکان جووتن واتە شێوەکان بە یەک دەچن. هەموو شتیان وەکو یەکە لە پێوان وەلا لە شێوە لە گۆشەکانیش. پۆلینکردنی شێوە ئەندازەیەکان. ئایا شێوەکە داخراویە یان کراوەیە؟ داخراوەیە ڕەنگە ئەوها باشتر بە یان کراوەیە. ئەو شێوەیە داخراوە چونکە هیچ لایەکی نەکرایتەوە واتە ئەو هێڵە هیچ نەپچڕایە هەمووی تەواوە بە یەک بەسرایتەوە. ئەگەر ئەو هابا بۆ وێنە ئەوها دوای لێرە دەستم پێ کردبە ئەوە کراوە بوو. ئەو شێوەیە کراوەیە چونکە بە هەوەسی خۆم دەتوانم هەرچەندە ئەوەی ڕاستی بی کراوە نییە زۆر بەڵام لێرە دەتوانم ئەو هێڵەی زیاد کەمەوە بەڵام ئەوە هەتا ئێرە ئەوە داخراوە واتە ناتوانم ئەو خاڵەی بگوازمەوە. ئەوجا نازانم ئەوە بەڕاستی چی پێ دەڵێن. شێوەکە کرایتەوە بەڵام خاڵەکان زیاتر ئەوەی نازانم ناوی چی لێنێ. ئایا کراوە چونکە دەتوانم ئەوەی ڕاستی بی ئەو هێڵەی دوور و درێژکەمەوە بەڵام کەلچی نییە. کەواتە ئەوەی زۆر باش نازانم دەتوانین ئەوها لە مامۆستایەکەت بپرسی بزانی ئەو شێوەیە چییە. بەڵام ئەو شێوەیە زۆر ئاسانە کرایتەوە واتە ئەمن دەتوانم هێشتان شێوەکەی دوور و درێژ بکەم و زیادی بکەم. ئێرە داخرایە وەکو دەبینن ئێرەش هەر داخرایە چونکە هیچ ناتوانم زیادی بکەم بە هیچ شێوەیەک. ئەو دوو هێڵەواتە داخرایە.
ئێرەش هەر داخرایە پرسیاری دا. پۆلینکردنی شێوە ئەندازاییەکان گۆشەکان پۆلین بکە. ئایا تیژە گۆشەکە یان کراوەیە یان وەستاوە گۆشەکە؟ گۆشەی تیژ هەمیشە لە 90 پلاک کەمترە. گۆشەکە شێوەکەی ئەوهایە، بۆ وێنە ئەو چەقوە سەری چەقوەکەی گۆشەکە تیژە لە 90 کەمترە، 90 پلا. گۆشەی تیژ کەمترە لە 90 پلا، ئەوەیە گۆشەی تیژ کە دەچی بە گۆشە پێ و دەی پێوی دەبینی لە سفر گەورەترە و لە 90ش گچکەترە، واتە 89 گۆشەکی تیژە، بەڵام 90 گۆشەکی وەستاوە، 91 گۆشەکی کراوەیە. ئێرە بۆ وێنە ئەو کتێبە پەڕەکانی گۆشەی وەستاوە، ئەوها وەستاو، ئەو لایەش هەروە گۆشەی وەستاوەوە، لایەکەی سەرێش هەر گۆشەی وەستاوە، ئەوها لایەکەی دیش گۆشەی وەستاو 90 پلەیە. ئەوە گۆشەکانی کتێب یان گۆشەکانی هەندێک مێز، گۆشەکانی زۆربەی ژوورەکان گۆشەی وەستاوە 90 پلەیە. کەواتە ئەو گۆشەیە لێرە کە بە شینی نووسرایە، ئەگەر تەماشایکەین ئەو گۆشەیە لێرە هەتا ئێرە، ئەو گۆشەیە کراوەیە لە 90 پلە زیاترە، کەواتە کراوە. ئەو گۆشەیە لێرە هەتا ئێرە، ئەو گۆشەیە لە مابەینەکەی، ئەوە گۆشەی تیژە لە 90 کەمترە. ئەو گۆشەش ئەو هێمایە زۆر زۆر گرنگە، دەبی زوو زوو بیناسمەوە، هەتا ئەو هێمایەی نەبینم ناتوانم بزانم بە چاو گۆشەکە چەند پلەیە، بەڵام دەتوانم بزانم تیژە یان کراوەیە. ئەو گۆشە 90 پلەیە، گۆشەی وەستاو. ناولێنانی چەند لاکان هەموو شێوەکان ناویان هەیە. لێرە ناوی چەند لایەک و ژمارەی لایەکان و گۆشەکان بنووسە. پرسیاری 15 سێ لام هەیە، 1 2 3. ناوی سێ گۆشەیە. ژمارەی لایەکان چەند لایە؟ سێ. چەند گۆشەیە؟ سێ. ئەوە 1 لێرە، ئەوەش 2، ئەوەش سێ گۆشە، لەبەر هەندێ ناویشی سێ گۆشەیە. پرسیاری 16 چەند لام هەیە؟ 1 2 3 4. ناویشی 4 گۆشەیە، 4 گۆشەشی هەیە. لێرە 1 لا 2 لا 3 لا 4 لا 5 لا، ناوی 5 لایە، 5 گۆشەشی هەیە، 5 لاشی هەیە. لێرە 1 2 3 4 5 6. ئەوە زانیت خوێندکاری ژیر ئیدی بە خۆت دەزانی ژمارەی گۆشەکان و ژمارەی لایەکان. ڕووەکانی تەنە ئەندازەییەکان لە هەر تەنێکی ئەندازەیی ناوی ڕووە ڕەنگکراوەکە بنووسە. ئەو ڕووەی کە ڕەنگکرایە، ئەوەی ڕاستیبی ئەمە ناوەکانیان زۆر باش نازانم، چونکە هێشتان نەگەیشتینە خوێندنی ئەو بابەتانە، تەنیا لێرە نووسراوە زانیاریەکانت ساغ بکەوە، کەواتە ئەمن ڕەنگە وا هەست بکەم ئەوە لای ئەو ڕووە بنکە نییە، سەرەش نییە، ئەوە یەک لە لایەکانە، لای پێشەوە بۆ وێنە، ڕەنگە ناوی لای پێشەوە بی. ئێرە ئەوە سەرەی ڕووی سەرەوەیە. نازانم ناوە کوردیەکەی سەداسەد چییە، ڕەنگە لاوانەکانی داهاتوو ناوەکان باشتر فێربین. لێرەش دیسان سەرەیە، سەروی تەنەکەیە، لێرە بنکەیە، ئەوە ڕووی بنکەی ئەو شێوە ئەندازەیە، لێرەش هەر بنکەیە، کەواتە تۆزەک
باشترە لە هیچ، بەڵام ڕەنگە لەوانەکانی داهاتوو ناوەکان بەباشی بزانین. کاتە ئەوە بوو لاپەڕاست 189 دەتوانم سەردانی لاپەڕاست 190